هەر سەبارەت بە جیاوازی نەکردن لە ئەنجامدانی پرۆژەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕێز ڕزگار ئەژی گۆران شۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمانە. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک ڕزگار. کاک مەسرور کە وەڵامی خەڵکی دایەوە وتی من سەرۆکوەزیرانی هەموو کوردستانم، هی ناوچەیەکی دیاریکراون و خۆشم بچووک ناکەمەوە لە ناوچەیەکی دیاریکراوە. باشە ینی ئەم تەسەوڕەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی تا چەندە گرنگە، چی کردووە بۆ ئەوەی کە وەکو سەرۆکوەزیرانی هەموو کوردستان بێ؟ بەڵێ سڵاوتان لێبێ، کاتتان باش، سڵاو لە بینەرانی ئازیزی K24. ڕاستی ئێمە نابێ بڵێن چی کردووە، ئێمە بڵێن چیتر ئەکات، چونکە ئەوەی کراوە لە ئەرکی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کە جێبەجێ بکە. من دڵنیام لەوەی کەشتی زۆر باشتر ئەکات لەم دەبەرە کە ببێتە مایەی خۆشگوزەرانی و خۆشحاڵی خەڵکی سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان. حقەتەن ئێمە وەکو باگراونێک ینی بۆ بابەتەکە بینەوە سەرەتایی تەشکیلکردنی کابینەی نۆ. بەڵێ ئەگەر ئیجازەم بی ئەو کاتە کە حکوومەتێکی هاوبەش لە بینی پارتی و یەکێتی و گۆڕان تەشکیل کرا، پاکێجێکی مشتەرەک کرا بە ئەرک و ئیش و پرۆژەکانی ئەم حکوومەتە و ئەم کابینەیە. بەداخەوە ئەو پاکێجەکە مشتەرەکیش بوو لەگەڵەوەی کە هاوبەش بوو، ینی پرۆژەی بەرنامەی کاری دەمی هەڵبژاردن بوو، ئەوانی کە وەکو با بڵێن وەکو وعد بە خەڵک درابوو لەلایەن یەکێتی و گۆڕانیشەوە خرایە ناو ئەم بەرنامەیەوە کە لەم دەبەرە چی بکرێت چی نەکرێت. لە ئاخیرا هاتە سەر ئەوەی کە ئێمە ئەوەی بینیمان ئەیانوت بڕیاری حکوومەتی هەرێم لە هەولێرەوە هەتا دێگەڵا بڕەکە لەوە بە دوا بڕناکە گوێی لێ ناگیرێ. ئێمە بۆی ئەو تەوەقە بشکێت جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی هات بەکردەوەوە نەکرد بە بڕیارەوە، خۆی هات پرۆژەیەک لێرە پرۆژەیەک لەوێ. من دڵنیام ئەگەر هاوکاری بن ئەوەی لە توانایە بێ تەقسیر ناکات و فیدباکێکمان کرد بۆ لەگەڵ هەندێک خەڵک لە برادران بۆ هاتنی جەنابیان و بۆ ئەو پرۆژانەی کە دەستی گەیشتوێتێ و بەردی بناغی بۆ داناوە و هەروەها ئەم دیدارشکە لەگەڵ خەڵکی دەبەرەکە لە هەموو چین و توێژەکان ئەگەر ئێوە سەرنجدان دابێ لە هەموو وەکو تەوزیعێکی جوگرافی و وەکو چین و توێژیش لە هەموو چین و توێژەکان ڕوبەڕووی جەنابی سەرۆکی حکوومەت بوونەوە پرسیاری زۆر جددی و جەریئانەش کرا، وەڵامی هەمووشیانی دایەوە. ئەم پێم وابێ فیدباکی ئەوەش لە ناو خەڵکە زۆر کاردانەوەیکی ئیجابیە بووە، ئەو خەڵک بە ئومێدەوە ئەڕوانێتە ئەم سەردانە و ئەم پرۆژانەی کە کابینەی نۆ و جەنابی سەرۆکی حکوومەت هەوڵی بۆ ئەیا و جێبەجێ بکات. زۆر باشە. لە دیدارەکە خەڵک بۆ پرسیارە وەیەکرەوی هەچین هەرچ دایرەیەک پێمان ئەڵێن پارەکە لای سەرۆکی حکوومەتە، لای کاک مەسرورە. ینی ئەمە تا چەندە گرنگە کە کێشە و سیراعاتە حیزبیەکان شۆڕ نەکرێنەوە بۆ ناو خەڵکی. ینی کاک مەسرور زۆر بە ڕوونی وەڵامی دایەوە کە نەخێوانیە ئیدارە محەلیەکان هەیە بۆ خزمەتکردنی خەڵک و لە هەموو دنیا ژوایە پارە لای سەرۆکوەزیران نییە، لای حکوومەتە، حکوومەتی جێگری هەیە، سەرۆکوەزیران جێگری هەیە، وەزیری هەیە. ئەنی تا چەندە گرنگە کە کێشە و گرفتە سیاسیەکان شۆڕ نەکرێتەوە ناو خەڵک زەرری لێ بکە. وەڵاهی خەڵک گرنگە گوێ لە خەڵکی ڕازگۆ بگرێ. منیش پێم وایە کاک مەسرور بە ڕازگۆیی وەڵامی ئەو خەڵکەی دایەوە و پیاوێکی ڕازگۆشە بەڕاستی ئەو کوشەی خزمەتکاریە ئەوە گەورەترین سیفەتی جوانەکە بۆ خۆی هەڵبژاردووە و ئەوە هەر ئازایەتی خۆشی نییە و ئازایەتی بابوو باپیرانێتی. لە زمانی بارزانی نەمرەوە ئێمە فێری ئەوە بووین کە خەڵکێک لە پارتیا پەروەرداکرێ بەو شێوەیە پەروەرداکرێ کە خزمەتکاری میلەتەکەی خۆی بەو شانازیش بۆ خزمەتکاریەوە بکات. ئەمە لەبەرەوە ئەو وشەیە کە بۆ خۆی هەڵبژاردۆ من خزمەتکارم و بچووکی ئەوە برایی بچووکی ئەوەم، ئەمە لە ئاستی خۆیەتی بە حەقەت ئێوێ خزمەتکە، ئێوێ ئەو برا بچووکیە بکە، ئێوێ ئەو خزمەتکاریە بکە. بەڵام ئیتر خەڵکێک کە بێوێ ئیش لەسەر هەنگاوەکانی ئەو حکوومەتەکە و کابینەکە بکە لە تۆشە لەبیر نەچێت لە سات و وەختی ئێستای کابینەی نوە پلانجێڕی زۆرە لەسەر هەرێمی کوردستان. یعنی زۆر کەس بەو ئاواتەوە زۆر لایەن، زۆر دەوڵەت، زۆر دراوسێ، زۆر هاوبەش لەگەڵ تۆوە بەو ئاواتەوە تەماشای ئەوە ئەکەنم تەجروبەی هەرێمی کوردستان لە گۆڕ بنرێ. هەوڵیشی بۆ دراوە، بەڵام لە ئاخیرا هەمومان ئەگەر سەفینەیەکیش بێ کەشتێکیش بێ هەمومان پێکەوە
غەرقەبین ئەوە لە بیریان بێ بۆیە باشترین شت ئەوەیە ڕێگری نەکرێ باشترین شت ئەوەیە زەمینە سازیی ئەو تۆ بکرێ کە دەستی حکوومەت جا لە ڕێی دام و دەستگاکانی لۆکاڵەکەی سلێمانی و ئیدارەکان و هەڵەبجە و ئیدارەکانی ترەوە لە ڕێی ئەو ئۆشخاسانەی کە شخصی یەکەمی دەوائیرەکانن یا وەحدە ئیدارەکانن ڕێگری نەکرێت لە کار و چالاکی و بەرنامەکانی حکوومەت یا تەسیز نەکرێ با بڵێن بە سیاست نەکرێ ئەوە بۆ خەڵکە ئەو خزمەت گوزاری و کارگوزاری و هەر شتێک ئەکرێ هەر پرۆژەیەک ئەکرێ بۆ خەڵکە بۆ خەڵکێک نییە تەنها پارتی بێ یا بۆ خەڵکێک نییە تەنها یەکێتی بێ یا گۆڕان بێ یا ئیسلامی بێ یا لایەنێکی تر بێ یا فڵان بێ ئەمە بۆ خەڵکە کاری حکوومەتیشەوەی خزمەتی خەڵک بکە تۆ ئەگەر ڕێگری لە کارەکان و لە پرۆژەکان بکەی بەو بیانوەی تۆ لە هەڵبژاردننی داهاتووە چەندەنگە زیاد بەدەستبێنی بە دژایەتیکردنی شتی چاک من پێم وابێ دەنگدەری کوردستان ئەمڕۆ ئەم دەڤەرەش لەوە وشارترە کە تۆ بتێ بەمە بیرکردنەوەی بگۆڕی ئاڕاستەی بگۆڕی یا دەنگی بگۆڕی خەڵکی ئێستا زانێ شنەبای شەماڵیەکی فێنک لەم گەرمایە لە چۆوە دێ وە گڕەی پڕوچێنیش ئینسان پڕوچێریش لە چۆوە دێ خەڵک هەردووکی هەستی هەیە شنەی شەماڵەکەشی هەست پێکاکە لە چۆوە دێ گڕەی ئەو باشوورە ژەڵێ گڕەی گەرمیان لە باشووری عێراقەوە دێ هەر هەستی پێکە جا گڕە و شنەی شەماڵ زۆر دوشتی لێک جیاوازن خەڵکیش ئەم حەقیقەتە ئەزانێ ئەمن پێم وابێت بە سەراحەت لێرەوە خەڵک ئەو دیدارە خەڵک زۆر پرسیاری کرد و زۆریش پێشنیاریان کرد من پێشنیارێکی ترم هەیە لەسەر و هەموو ئەو پێشنیارانەوە بۆ جەنابی نەکەر سەرۆکی حکوومەت بەڵکو سەرۆکی هەرێمیش چکە ئەمان سەرۆکی هەرێم سەرۆکی هەمووانە سەرۆکی حکوومەت سەرۆکی هەمووانە ینی بۆ هەمووان بێ زۆر لە کۆبوونەوەکانیان بێن مەسەلەن ئێستا کاک مەسرور پێویستە بۆ بە دواداچوونی زیاتر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وەرزیە هەفتانەیە مانگانەیە بەعزێ لەو کۆبوونەوانە کە پەیوەستن بەکار و کردەوە و چالاکی و پرۆژەکانی ئەم دەبەرەوە بیهێنێتە سلێمانی لە سلێمانی کۆبوونەوەکە بکرێ بە بەشداری بەرپرسی دەوائیرەکان بە بەشداری پارێزگار و بەرپرسی یەکە ئیدارەکانی تر بۆی لە نزیکەوە کێشە و گیرروگرفتی ئەم خەڵکە بزانێت و لەوێشە کە بڕیار ئەدرێ وەزیری معنی دام و دەستگا معنیەکە پابند کا بە جێبەجێکردنەوەکەی ئەمەش پێشنیاری منە بۆ جەنابیان کە لێرەوە زیاتر ئەتوانین ئەو بەستەڵەکەی کە باسی دوو ئیدارەی و دوو زۆنی و هەر بەس زۆر ناشرینە ئێمەی کورد لە کوردستانە زۆنەکان دابشکین باشە دەسەڵاتی پارتی لەوێ لەسەرەوە قسەی تۆ کە باس لەوە کرد بە لێرە لە حکوومەتە لۆکاڵەکە هەمووانە بەڵام شێوەی ئامادەبووە لە دابشکردنی کوردستان زەرەری خۆمانە باش کاگرز ببوورە جۆبێن نەبوو باشە باسی ئەوەت کرد کە بە پرسەیداریەکان لەگەڵ کاک مەسرور سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کەوبنەوە و دانیشتن بکەن بۆ کێشانی کە هەیە ڕاستەوخۆ چارەسەر بکرێت لە وەڵامی ڕاخنەیەکێک لە ئامادەبوانی کۆبوونەوە کە یەکێک لەو کەسانی کە باسی لە کێشەی ناوچەکەی خۆی کرد باسی لەو کرد لەگەڵەوەی کە ینی ئیدارە بەرپرسانی ئیداری ئەو ناوچانە هەیە بەڵام بەرپرسیارەتی ئەخەم ئاسۆی خۆم من بەرپرسیارم ئەم بەرپرسیارەتی بوونە لەو کێشە و گرفتانی کە سەرڕای ئەوەی بەرپرسی ئیدارەژێ لەو ناوچارە بەرپرسە لە چارەسەرکردنی و کێشانە بەرپرسیارەتی خستە خۆی ئەمە تا چەند کاک مەسرور جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاکە مەسرور بارزانی زۆر بە تەواضوعەوە بۆ سڕینەوەی ئەو لەکەیەی کە یا ئەو گرێکوێرەیەی کە بهاتۆتە بەردەمی ئەو قسەی کرد ئەجینا من بە دڵنیاو پێ دەڵێم ڕێگری و ئیمالکردن و فرامۆشکردنی بڕیارەکان بەردەوامە بێگەر ئەگەر بە مەبەستی سیاسی بێ هەر بەردەوامە بێ لەوانەیە پێیان خۆش نەبێت سەرۆکی حکوومەت هەندێک لایەن پێیان خۆش نەبێت سەرۆکی حکوومەت بێ لێرە پرۆژە بکاتەوە باشە کاکە جێگری هەیە با جێگرەکەی بیکاتەوە بەڵام بە نیوەچڵی بەجێ نەهێڵێ خەڵک ئەوەیە چاوەڕێی زیاترە لەم حکوومەتە ئێمە گەر بەبیرێ بێ باسی حکوومەتێکی بەهێزمانە کرد بۆ کابینەینەوە حکوومەتی بەهێزەوەیە یەکگرتوو بێ لە ناو خۆیان ئەو بە قسەی ئەو کە خواردتر بە قسەی سەروتر بکە فترەیەک کێشەی سلێمانی من بەبیرمە لەسەر لامەرکەزی بوو ئەمان لەگەر لامەرکەزی نەبین هەر لەم هەولێرەوە مشکلەمان بۆ دروست دەکرێت تەنانەت خەڵکە چوە دائیرەکانەوە ئیمزایەکی ئەویست ئیشەکەی بۆ ڕایی بکەن ئانوت بڕۆ بۆ هەولێر
هەولێر پێیان و وەڵاهی بابەجان ئەم دەسەڵاتە لە دەسەڵاتی خۆتانایە بۆچی بۆ ناکەن ئەڵێ وەڵا پیان وتم بڕۆ بۆ لێ بڕۆ بۆ لای پارتی بۆ بکە ئێخر کاچی من خۆ هەر پارتی لە حکوومەتەکان نییە تۆ ئەبێ بەم شێوازە ئیش نەکەی بەم شێوازە ماڵی خەڵک وێرانەکەی عزیێتی خەڵگەی ئەجا ئەمە کە کاک مەسوور فەرمووی من نایخەمە ئەستۆی دەسەڵاتە لۆکاڵێکە ئەمە تەواضع نیشانیاوە بەڵام وەڵاهی بێ ڕاستە دەوێ بەشێکی زۆری ئەکەوێتە سەر دەسەڵاتە لۆکاڵەکە و ئەوەی لە پشت دەسەڵاتە لۆکاڵەکەشەوەیە لەش پشتی پەردەوە ئەی جوڵێنێ و ئازیاتی و چی بکرێ و چی نەکرێ و ئیش بۆ چێ بکرێ و ئیش بۆ نەچێ نەکرێ ئەمەش هەیە کاکە خۆ بە سیاسەتکردنی ئیدارە ئەمەیە کارە ساتیشە بەڕاستە بەداخە وەڵام ئومێدمان زۆرە بەم هاتنەی جەنابیان بەم شەپۆلە لە چالاکی و پرۆژە لە دەبەرەکە من بە دڵنیایەوە دەڵێم خەڵک ئومێدێکی زۆری هەیە بە سەرۆکی حکوومەت. بەڕێز ڕزگار ئەژی گۆران شرۆڤەکاری سیاسی لە سلێمانی لەگەڵمان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە بەخێر بێن.